هیوادارم بچن سابسکرایبی ئەو کەناڵە بکەن کە لینکەکەی بۆتان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. کەناڵێکی ئاینیە قورئان بە ژێرنووسی کوردی بڵاو دەکاتەوە. ڤیدیۆکانی زۆر جوانە. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشن داناوە، ئێوەش دەتوانن بچن پشگیری لێ بکەن. تیکتۆک ئەو ئەپلیکیشنەیە کە جیلەکانی پێشووتر لی تێناگەن. من باسی ئەو کەسانە دەکەم کە پێش ساڵی 1995 لەدایک بوونە و تەنانەت جیلەکانی ئێستاش بەشێکیان لەم ئەپلیکیشنە تێناگەن. بەڵام لە ڕاستیدا ئەم ئەپلیکیشنە ملیارێک و نیو لە خەڵکی دایان بەزاندووە لە جیهاندا و دەتوانین بڵین ئەو کۆمپانیای تیکتۆکی دروست کردووە داهاتێکی خەیاڵیان بەدەستهێناوە و دەشتوانین بڵین کە ئەم ئەپلیکیشنە شێوازی بیرکردنەوەی خەڵکی دەربارەی سۆشیال میدیاکان گۆڕیوە. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە تیکتۆک بۆچی بەم شێوازە بەربڵاوی ئێستا بەناوبانگە؟ هەروەها نهێنی ئەم سەرکەوتنە زەبەلاحی چییە؟ لەوانەیە ئەمە شتێکی زۆر گرنگ نەبێ، بەڵام سەرکەوتنی ئەم ئەپلیکیشنە زۆر نهێنی لە خۆ دەشارێتەوە. با پێکەوە چاوێک بە سیرۆکی سەرکەوتنی ئەپلیکیشنی تیکتۆک بخشێنین. تیکتۆک چۆن توانیتی پلەی یەکەم بەدەست بهێنێ لە نێو ئەپلیکیشنەکانی پلەی ستۆری ئەمریکیدا و هەروەها پلەی یەکەمی بەدەستهێناو لە نێو ئەپلیکیشنەکانی سۆشیال میدیاکاندا و توانیتی تەنها لە ماوەی 2 ساڵدا سەرکەوتن بەدەست بهێنێ بەسەر نێتفلیکس و فەیسبوک و یوتیوبش و کۆمپانیای بەرهەمهێنەری ئەم ئەپلیکیشنە خاوەنی زیاتر لە 10,000 کارمەندە لەم ڕۆژەدا و لەقەکانی بەردەستە لە هەر یەک لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و یابان و ئەوڕۆپا و باشووری خۆرهەڵاتی ئاسیا و بەرازیل و هندستان و بەدڵنیاییشەوە وڵاتی چین. بۆیە با بزانین کە ئەم ئەپلیکیشنە چیەوە خەڵکی بەم شێوازە پێوەی سەرقاڵ بوونە. تیکتۆک ئەپلیکیشنێکە بۆ بڵاوکردنەوەی کورتە ڤیدیۆکانت لەگەڵ کەسانی تردا. لە سەرەتادا هەمووان هەڵە دەکەن وا دەزانن تەنها بۆ گۆرانی وتن و سەماکردنە، بەڵام دوای بەکارهێنانی ئەپلیکیشنەکە بۆتان دەردەکەوێت کە پەیوەندی بە هەموو ئەو شتانەوە هەیە کە مرۆڤەکان ئارەزوو دەکەن ئەنسامی بدەن، وەکو کۆمیدیا و سەرکێشی و تاقیکردنەوە زانستیەکان و هەروەها چەندکارێکی داهێنەرانەش و ڤیدیۆکانش توانای هەیە هەتا یەک خولێک پۆست بکەین. باشە ئێستا با بزانین ئەم ئەپلیکیشنە لەکوێوە پەیدا بووە. ئەم ئەپلیکیشنە لەلایەن کۆمپانیایەکی چینەوە بەرهەمهێنراوە بە ناوی ByteDance کە لە ساڵی 2012 کۆمپانیاکە بەرهەمهێنراوە و لە قەسەرێکەکەی دەکەوێتە پەکینەوە لە وڵاتی چین و سامانەکەی ئەم کۆمپانیایە لە ڕۆژانی ئێستادا دەکاتە 75 ملیار دۆلار کە ئەمە ژوای لێ دەکا ببێتە یەکێک لە بەنرخترین کۆمپانیەکانی جیهان. باشە کێ بیری لە شتێکی لەم شێوازە دەکردەوە؟ بەرهەمهێنەر جان هەیمن کە ئەندازیارێکە لە کۆمپانیای مایکرۆسۆفت ئەو هەڵسا بە دامەزراندنی ئەو کۆمپانیایە کاتێک تەمەنی تەنها 20 ساڵ بوو. کۆمپانیاکە بریتیە لە ئەپدەیتێکی چینی فەیسبوک، بەڵام خاوەنی چەند سایتێکی هەمەڕەنگ هەیە. دوای ئەوەی کۆمپانیاکە سایتێکی بەرهەمهێنا بۆ پەیوەندی کۆمەڵایەتی و هەروە ئەپلیکیشنێکش بۆ نامەناردن، هەڵسا بە پەرەپێدانی ئەپلیکیشنانێک کە پشت بە پارچە ڤیدیۆکان دەبەستن کە لە ساڵی 2016 ئەپلیکیشنێکی چینی بەرهەمهێنرا بۆ گۆڕینەوەی کورتە ڤیدیۆکان کە ناوی ئەپلیکیشنەکە بریتی بوو لە دوین و ئەپلیکیشنەکە بووە خاوەنی میلیۆنان بەشدار بوو لە ماوەیەکی کوورتدا. لە ساڵی 2017 کۆمپانیەکە ویستی بە هەمان ئەپلیکیشن سەرنجی جیهان داگیر بکە، بۆیە هەڵسا بە گۆڕینی ناوی بەرنامەکە بۆ تیکتۆک. تاکە کێشە کە ڕوبەڕووی کۆمپانیەکە دەبۆیەوە ئەو بوو کە ئەپلیکیشنێکی تر هەبوو کە ڕکابەرایەتی دەکرد. ئەو ئەپلیکیشنەش ناوی میوزیکالی بوو کە لە ساڵی 2014 بەرهەمهێنراوە. ئەم ئەپلیکیشنەش بووە خاوەنی هەوادارێکی زۆر، بە تایبەتی دوای ئەو شکستەی کە ئەپلیکیشنی ڤین لە ساڵی 2016 بەدەستی هێنا. ئەپلیکیشنی ڤین زۆرێک لە کەسە بەناوبانگەکانی وەکو لۆگان پۆڵ بەکاریان دەهێنا. ئەم ئەپلیکیشنە دۆڕاندنێکی گەورەی بەدەستهێنا چونکە کۆمپانیای تویتەر نەیتوانی چیتر پشگیری لەم ئەپلیکیشنە بکە. ئەمەش لەلایەکدایە کە ئەم ئەپلیکیشنە شوێنکەوتووی ئەو کۆمپانیایەوە پشتی پێیبەستیوە کە ئەمە ژوای لە بەکارهێنەرانی ئەپلیکیشنی ڤین کرد کە کۆز بکەن و ڕوو لە ئەپلیکیشنی میوزیکالی بکەن. و لە ساڵی 2017 کۆمپانیای ByteDance بڕیاریدا ئەپلیکیشنی میوزیکالی بکڕێتەوە، ئەویش بە بڕە پارەیەک بە نرخی 1 ملیار دۆلار. دواتر کۆمپانیەکە هەڵسا هەموو داتا و شێوازی بەکارهێنانی هەردوو ئەپلیکیشنەکەی پێکەوە لەکاند و ئێستاش هیچ ئەپلیکیشنێک نییە بتوانێت ڕکابەرایەتی تیکتۆک بکە کە توانی شوێنێک بۆ خۆی بدۆزێتەوە لە نێو ئەپلیکیشنەکانی سۆشیال میدیادا. و کاتێک دەڵێم ئەپلیکیشنی سۆشیال میدیاکان واتە هەمویان دەڵێم بە تازە و کۆنەکانیشەوە و توانی لە ماوەی تەنها 2 ساڵدا پلەی یەکەم بەدەست بهێنێ لە نێوانیاندا.
لە ساڵی 2019 کۆمپانیای ByteDance بڕیاریدا کە دەست بکات بە بەرهەمهێنانی موبایلە زیرەکەکان. کۆمپانیای بەرهەمهێنەری تیکتۆک لەم ڕۆژانەی ئێستادا بیر لەوە دەکاتەوە کە بێتە نێو ڕێزی کۆمپانیەکانی بەرهەمهێنانی موبایلەوە و یەکەم بەرهەمیشان موبایلێک دەبێ بە ناوی سمارت ئەیسان نۆت پرۆ 3 و هەروەها کۆمپانیاکە خاوەنی ئامێرێکی بەرمەجی هەیە کە لە تواناییدا بگا بە زیاتر بە 5,000 سەرچاوەی هەواڵی و نووسینی راپۆرتێک کە لە 400 پێک هاتووە، ئەویش لە ماوەی تەنها 2 سرکەدا. زیرەکی ئەلکترۆنی دەستگیر بنسینی هەموو ئەو کارانە بوو کە ئەم کۆمپانیای ئەنجامی دەدا. ئەپلیکیشنی تیکتۆک لەم ڕۆدا پشت دەبەستێ بە سیستەمی زیرەکی ئەلکترۆنی دەستگیر کە پێشکەوتووترین سیستەمی دەستگرتە لە نێو هەموو سیستەمە دەستگرتانی تر کە سۆشیال میدیاکانی تر پشتی پێدەبەستن. ئەپلیکیشنی تیکتۆک چەندێک زیاتر بەکاری بهێنی باشتر فێری حەز و ئارەزوەکانی بەکارهێنەرەکەی دەبێ. بێگومان لەم ئەپلیکیشنەدا دەتوانن فۆڵۆی کەسانی دیاریکراو بکەن تێیدا، بەڵام ئەگەر تەماشای بەرهەمەکانی کەسێکی دیاریکراو بکەیت، ڕاستەوخۆ لەو کاتەدا زیرەکی ئەلکترۆنی دەستگرت کۆمەڵە ڤیدیۆیەکی زۆر دەهێنێتە پێش چاوت کە لە ڕووی بابەتەکەەوە لە یەکدیەوە نزیکن و هەندێک لەو ڤیدیۆیانە ڕاستەوخۆ پەخش دەکرێت لە هەموو شاشەکاندا و ئەگەر ڕازی نەبوون بە تەماشاکردنی ئەو ڤیدیۆیانە ئەوە لە دوای ئەوەوە کەمتر تووشی ئەو جۆرە ڤیدیۆیانە دەبی کە ڕەتی دەکەیتەوە تەماشایان بکەیت و دەتوانین بڵین ئەمە خاڵێکی گرنگە کەوا لە خەڵکی دەکات زیاتر تیکتۆک بەکاربهێنێ، چونکە ئەم شتە لە سۆشیال میدیاکانی تری وەکو فەیسبوک و تویتەر و یوتیوب و نێتفلیکس جیاوازە، چونکە لەم سۆشیال میدیانەدا زیرەکی ئەلکترۆنی دەستگیر بە شێوازێکی جیاواز کار دەکات، چونکە ئەوانە کۆمەڵە بابەتێکت پێنیشان دەدەن و تۆش لە نێوانیاندا هەڵی دەبژێری. بۆیە تیکتۆک لەمەدا جیاوازە، چونکە تیکتۆک دەزانێت کە تۆ ئارەزوو لە چ جۆرە ڤیدیۆیەکە، بۆیە هەمیشە ئەو بابەتانت پێنیشان دەدا کە نزیکن لەو ڤیدیۆیانی تۆ تەماشایان دەکەیت و لەوانەشە ئەم خاڵە بنچینی ئەم سەرکەوتنە گەورەیە بێ کە ئەپلیکیشنی تیکتۆک بەدەستی هێناوە. کۆمپانیاکە دوو جۆر تیکتۆکی بەردەست کردووە بۆ بەکارهێنەرانی، یەکەمیان تایبەت کراوە بە وڵاتی چین، ئەوێ تریش بۆ تەواوی جیهان بەردەستە. کۆمپانیای ByteDance ناچارە بەم سیستەمە کار بکە، ئەوێش بەهۆی فلتەرکردنی ماڵپەڕێکی زۆر لە وڵاتی چین، بەڵام چۆن ئەم کۆمپانیایە دەتوانێت پارەی دەست بکەوێت لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە. لە وەڵامدا وەکو هەر ئەپلیکیشنێکی تر لە ڕێگەی ڕێکلامەکانی سەریەوە کۆمپانیاکە پارە بەدەست دەهێنێ کە بینەرەکان ناچار دەبن تەماشای ڕێکلامەکان بکەن، هەتا خاڵ بەدەست بهێنن بۆ زیادکردنی چەند تایبەتمەندیەک بۆ ئەپلیکیشنەکە و ئێستاش بە باسی کاریگەری ئەم ئەپلیکیشنە بکەین. لە زۆر شوێنی وەکو وڵاتی چین و هیندستاندا زیاتر جیهانیان ناسیوە لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە. دەرئەنجامە ڕێژەیەکان ئەوەمان پێدەگەیەنن کە 25% دابەزێنەرانی ئەم ئەپلیکیشنە لە هیندستان بووە، ئەوێش بەهۆی تۆڕی جیۆ کە بەردەسە لە زۆربەی شوێنە گشتیەکان و زۆرێک لە گۆرانیانی کە بە شێوەیەکی باش نەگەیشتونە دەستی بینەرەکان لە ڕێگەی ئەم تیکتۆکەوە بەناوبانگ بوونە. لەم چەند ماوەیەدا کۆمپانیای بەرهەمهێنەری تیکتۆک بڕەپارێکی زۆریان وەکو گومرگێک یان سزایەک لێوەرگرترا، ئەوێش بە هۆکاری کۆکردنەوەی زانیاری نایاسایی تایبەت بە منداڵەکان لە تیکتۆک کە ئەمەش دەست درێژیکردنە بۆ سەر شتە تایبەتەکانی منداڵان لە ئینتەرنێتدا. ڕێژەی بەکارهێنەرانی تیکتۆک لە وڵاتی چیندا چەند ترسێکی پەیدا کردووە و هەروەها مارک زۆکربێرگ دەربارەی ئەوە قسەی کردووە کە ئاشکرای کردووە چەند وڵاتێکی وەکو چین ناتوانن تایبەتمەندیەکانی سۆشیال میدیای ئەمریکی بەکاربهێنن و هەروەها دەشڵێ زەمانێک پێش ئێستا زۆربەی سۆشیال میدیا و بەرنامەکان ئەمریکی بوون، بەڵام لەم ڕۆژەدا بەناوبانگترین 10 بەرنامەی بەربڵاو لە جیهاندا 6یان بەرنامەی چینین و زۆربەی سۆشیال میدیا ئەمریکیەکان لەلایەن خۆپێشاندەران و ڕۆژنامەنووسەکانەوە ببۆیە گۆڕەپانێکی شەڕ و ململانێکردن کەوای لە خەڵکی کردبوو بێزار ببن لەو شتانە و ڕوو لە سۆشیال میدیایەکی چینی بکەن کە تەنها شتی دڵخۆشکەر و کۆمیدی تێیدا بڵاو دەکرێتەوە و زۆکربێرگ پرسیارێک لە خەڵکی دەکات و دەڵێ ئایا بەڕاستی ئەمە ئەو ئینتەرنێتەیە کە جیهان دەیانەوێ و دڵنیای دەدا کە ئەمە یەکێکە لە هۆکارە گرنگەکان کەوا دەکات سۆشیال میدیاکانی وەکو فەیسبوک و ئینستاگرام ڕەتی بکاتەوە کە ئەپلیکیشنەکانی لە چین بەکاربهێنرێ و زۆرێک لە کەناڵە هەواڵگیری و تەلەڤیزۆنیەکانیش بەو شێوازە فکر دەکەنەوە. قسەی کەسایەتە سیاسەکان زۆر دەبێت دەربارەی ئەوەی کە ئەم ئەپلیکیشنە لە توانایدایە چی ئەنجام بدا، هەروەها تا چەندێک توانای هەیە زانیاری تایبەتەکانی کەسەکانی نێو ئەپلیکیشنەکەی دەست بکەوێت. چەند راپۆرتێک ئەوە دەردەخەن کە دەسەڵاتدارە ئەمریکیەکان ڕەتی دەکەنەوە کە خەڵکی تیکتۆک بەکاربهێنن، هەروەها بە شتێکی زۆر باشی نازانن. تا ئێستا هیچ بەڵگەیەکی فەرمی لەسەر ئەم قسەیە بوونی نییە، بەڵام لە هەندێک لە سەرچاوەکاندا دەگوترێت کە ئەم ئەپلیکیشنە لە توانایدا زۆرێک لە داتا و زانیاری تایبەتەکانی تۆی دەست بکەوێت. وڵاتی هیندستان هەستا بە فلتەرکردنی ئەم ئەپلیکیشنە و ناتوانرێت دووبارە لە هند بەکاربهێنرێتەوە، ئەوێش بە هۆکاری ئەوەی کە مێشکی خەڵکی داگیر کردووە، هەروەها کاریگەریەکی خراپی هەیە لەسەر ڕۆشنبیری گەنجەکانیان. ئەم ئەپلیکیشنە زۆر زیاترە لە دانسکردن و پێکەنین و پرسیارەکەشمان لێرەدا ئەوەیە
ئایا ئەمانە هیچ زمانەیەکیان هەیە واتە کەسێک لە ڤیددیوەکی یەکخولەکیدا دەتوانێت کاریگەری بکاتە سەر شێوازی ڕۆشنبێری کۆمەلگاکە؟ ئایا تیکتۆک زیانی بۆ خەڵکی هەیە یا خودسوود چونکە ئەم ئەپلیکیشنە ملیارێک و نیو لە خەڵکی دایان بەزاندووە؟ ئایا زیانی بە هەموو ئەو کەسانە گەیاندووە؟ ئایا ئەمە ڕێگەیە کە بەکاری دەهێنن هەتا مێشکی گەنجەکانمان داگیر بکەن و هەروەها جیهانی پێتێک بدەن؟ ئێوەش دەتوانن ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆ بنووسن. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەم بوون. ئەگەر ڤیددیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیددیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن.